ساڵتان لەبێت و ئەم کاتەتان باش. ڕۆژی 22/11 ساڵی ڕابردوو دادگای فدرالی عێراق بە بڕیارێک حکوومەتی هەرێمی کوردستانی با جێبەجێکردنی یاسای خانەنشینی یەکگرتووی عێراق پابند. بەڵام تاوەکو ئێستا بڕیارەکە جێبەجێکراوە. ئەوەی چەند ڕۆژی ڕابردوو بازدەوە دەکرا موچەی مانگی تەمووزی خانەنشینان بە هاوتاکراوی دابەش دەکرێت. هەر دوێنێ گوتەبینانی هەرێمی کوردستان گوتی کە ئاگادار کراونەتەوە لە موچەی مانگی تەمووز بە هاوتاکراوی دابەش دەکرێت. تەنیا جێبەجێکردنی یاساکە باز ناکرێت، بەڵکو وردەکاری و ڕێژەی زیادبوونی بڕی ئەو موچەیەش گرنگە کە بۆ خانەنشینان زیاد دەبێت و تاوەکو ئێستاش ناڕوون ماوەتەوە. لە گوێرەی ئەو یاسایی کە پێویستە هەرێمی کوردستان پابندی بێت و جێبەجێ بکات، بەشێک لە خانەنشینان کەمترین موچەیان دەبێتە 500,000 دینار. بەڵام بۆ ئەو کەسانی لە ژیاندا نەماون ڕێژەکە جیاوازە. ئێستا خانەنشینانی هەرێمی کوردستان ئەم دەیانەوێت ڕێژەی جیاوازی موچەکەیان بزانن، ئەم دڵنیابن لەوەی کە کەی یاساکە جێبەجێ دەکرێت. بۆ گفتوگوی زیاتر لەم بارەیەوە ئەرکان مەجید بەڕێوەبەری خانەنشینی گەرمیان بە سوپاسەوە لە کەلارەوە لەگەڵم دەبێت. بەڕێ سەرکان ئەم کاتت باش. لە کاتێکدا ئێستا یەک یاسای خانەنشینی هەیە لە عێراق، بۆچی تاوەکو ئێستا جێبەجێ ناکرێت؟ ئەم کاتت باش. والله سەرەتا بەخێر بێن. سەڵاو بۆ ئێوە و بۆ بینارانی عەزیز، دەستان خۆشە، حەجەتان کێشە. ئێمە ئیش خۆمان کردووە لە یاسای 2014 عێراق. بەس ئەوە لە مانگەکانی پێشووە، لە مانگی 5 و 6 و 7 و 8 موچەکەمان بە دوو شێوە، بە یاسای 27 بەستووە و بە یاسای 2014. زۆر باشە. ئەو وردەکاریانەی کە لە یاساکەدا باز دەکرێت بەشێکی زۆر لە خانەنشینان هێشتا بۆ ئەوان ناڕوونە. ئەو جیاوازیەی کە لە نێوان موچەی ئێستا و موچەی دوای جێبەجێکردنی یاساکە لە موچەی خانەنشینانی هەرێمی کوردستان دروست دەبێت چییە ئەگەر ڕوونی بکەیتەوە؟ لە یاسا کۆنەکە یاسای 27 کەمترین موچە 220 بۆ ئەوەی خانشینی خۆی لە ژیان داما بێ، و لە یاسای عێراق کەمترین موچە 500,000 و لەگەڵ ئەو 100,000 موحەیە کە ڕێزوزارە عێراق دایناوە دەکاتە 600,000 دینار. هەر تەنیا ئەوەیە زیادکردنی موچەکەیە بابەتی ئەوەی کە لە دوای خانەنشین بوونەوە ڕێکپارەی دیاریکرا و وەک پاداشتی خزمەت بە خانەنشینان دەدرێت. ئەوەی کە عێراق دەیبەخشێتە خانەنشینان بە گوێرەی یاسای خانەنشینی یەکگرتوو جیاوازیەکەی چییە؟ ڕێژەکەی تا چەند جیاوازە لەگەڵ ئەوەی هەرێمی کوردستان؟ ئێمە ئەو یاسایە لەبەر ئەوە لە یەکی 2014ەوە عێراق ئەو یاسایە تەطبیق کردووە. ئێمە تا سیوێکی 2013 ئەو موشانە کە لە 500,000 کەمتر بووە کردمانە بە 500,000 دینار، زائیدەن 100,000 موحە بکە 600,000 دینار. بەس ئەوانەی کە دوای یەکێکی 2014 خانشین کراون، ئەوە بە معدەلی موچەی خانشین بۆیان دەرەکرێت. یعنی ئەوەی خانشین بێ 36 راتب، آخر 36 راتب کۆکەینەوە تەقسیم 36 یەکەین، زەربی بزانین ڕێژەی چەند ساڵ خزمەتی هەبووە ئەو کەڕەتی 2.5 لە سەد یەکەن موچەی خانشین بۆ دەرەچێت. ئەو کەسانی کە لە خاڵی دووە ئەو موچەیە زەربی عەدەد سەنەواتە خزمەتکەن چەند ساڵ بەڵێ ئەو کەسانی کە کۆچی دواییان کردو و وارسیان هەیە، جیاوازی ئەوانە لەگەڵ ئەوانەی دیکە چیە؟ کە هەندێک جیاوازی هەیە بڕی پارەکە گۆڕدرێت. ئەو کەس بەڵێ ئەوەی خۆی لە ژیاندا نەماوە لە یاسای نوێی عێراق یاسا نێوەکە ئەوە خۆی نەمێنێ کەمترین موچە 400,000 ئەبێتە 400,000. ئەو 400,000 ئەگەر سێ وارز بێ، ئەگەر سێ وارز بێ تەقسیمەکە دەبان ئەو سێ وارسە زائیدە یەکی 100,000 موحە گشت خانشینە دەکات 233,000 کەسەر. ئەوەی دوو وارشی بمێنێتەوە 400,000ەکە زەربی 80 لە سەد دەکرێ، دوو وارس بمێنێ عەفوەن زەربی 90 لە سەد دەکرێ، ئەوە 360,000ەکە. تەقسیم دووەکەی یەکی 180,000 زائیدەن موحە 100,000، یعنی و هەردیانەوە 560,000 دینار وەرەگرن.
ئەوەی یە خانشین بێتەوە لە شوێنی 400 ڕزاگا زەربی 80 لە سەد دەکرێت ئەکا 320,000 دینار زائدەن منحەکە ئەکا 420,000 دینار مانگانە. زۆر باشە زۆر باس لەوە دەکرێت کە لە مانگی حوتەوە لە لیستی موچەی مانگی حوتەوە یاساکە دەچێتە بواری جێبەجێکردنەوە و خانەنشینان بە هاوتاکراوی موچەکەیان وەردەگرن بەڵام بەشێک لە نوێنەرانی کورد لە بەغدا باز لەوە دەکەن کە هێشتا هەنگاوەکانی جێبەجێکردنی یاساکە بە تەواوەتی کۆتاییان نەهاتووە کۆمەڵێک ڕێگرت لە بەردەم جێبەجێکردنی یاساکە هەیە. ئێوە لە وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستانەوە هیچ بە فەرمی هیچ نووسراوێکی فەرمیتان بۆ هاتووە لەبارەی جێبەجێکردنی یاساکەوە؟ ئێمە دوێنێ شەما داوام نەبوو لەگەڵ لە بەڕێبەتی گەنجینە گەنبێن ئاگادار کراوە لە بەڕێبەتی گشتی خانشین دووەکە داوامان کرد و لست و فیشەی مانگی حوتی خانشینان بە پێی یاسای نۆی 2014 عێراق تەوامان کرد و ئێمڕۆ ناردمە بانقەکانی کفری کولار لە خەزانەیەش مۆزەکەرە دەفعەوە کوردمبان بۆ موچەی مانگی حوتی خانشینان بە ڕێژە کۆنەکە بەیانی بە یاسا کۆنەکەی 27 ساڵی 2006 ئەو مزەکەرەمان هێناوە و گۆڕیمان مزەکەری تازمان پێ کرد و بە یاسای نۆی 2014 بردمانە خەزینە وردبینیش کراوە بەس ئەمر سەر بێ بکێنێ چەک و سەر بکرێت. زۆر باشە زۆر باس لەوە دەکرێت کە ئەم یاسایە زۆر باشترە لە یاسا کۆنەکەی کە لە هەرێمی کوردستان جێبەجێ دەکرا. پێی وا دەکات ئێمە وەکو یاسایەکی باشتر لەوەی پێشتر تەماشای ئەم یاسایە بکەین بە تایبەت بۆ موچەخۆران و خانەنشینان. طبعا يعني تۆ ئێمە لێرە کەمترین موچەمان ئەگەر یەکی خانشینی خۆی لە ژیاندا بێ 220,000 دینارە ئەگەر دو وارس بێ 210,000 ئەگەر یەک وارس 200,000 ئێستا ئەم لەورە لە یاسای عێراقا ئەوەی بۆ وەرسەکان یعنی بۆ ئەوەی خانشینی خۆی لە ژیاندا بێ 500,000 زائد 600,000 وەرسەکان 400 ئەگەر سێ وارسەی بمێتەوە 300,000 دەوانش 700,000 ئەگەر دوو وەرسە بێ 560,000 یا 210 لەکوێ 560 لەکوێ ئەگەر یەک وەرسە بێ 200 لەکوێ 420 لەکوێ طبعا زۆر فەرق و جیاوازیەیە. زۆر باشە هەر بە گوێرەی یاسا نوێیەکە کە بڕیارە جێبەجێ بکرێت تەمەنی خانەنشینیش جیاوازی هەیە 3 ساڵ جیاوازی لە نێوان تەمەنی خانەنشینی لە هەرێمی کوردستان و لە عێراقەیە. ئێستا ژمارەی زۆر لە خانەنشینان یاخود ژمارەی زۆر لە فەرمانبەران کە بە گوێرەی یاسا کۆنەکە کە لە هەرێمی کوردستان دەوامیان کردو ئێستا لە دەوامن هێشتا خانەنشین نەکراون. ئەگەر بێت و ئەم یاسانوەیە کە یاسای سەرتاسەری عێراقە جێبەجێ بکرێت ژمارەی زۆر لە فەرمانبەران خانەنشین دەکرێت. پێتان وایە ئەمە سوود و قازانجی بۆ خانەنشینانی هەرێم لەکوێدایە؟ بڵێ وڵای ئەوە جاریکان هیچ بە فەرمی بمان ناتوە جارێ با یاساکە تەطبیق بکرێت دوجا عادیادی یاساکە بە شاملی تەطبیق کرێت ئەو کاتیشە هەتا موالیت 60 ینی ئەوەی بکاتە 6 ساڵ تەمەنی خانشی نەکرێت. وڵی فراغی زۆر دروستەکە لە دەوایرەکانە لەبەر ئەوە مۆزەف کەمە ئێستا تەعینات کەمە یعنی زۆر تەسیری بێ بە دایرەکە. زۆر باشە ئێستا باز لەوە دەکرێت کە سندوقی خانەنشینی لە هەرێمی کوردستان هیچ بڕەپارێکی تێدا نەماوە لە کاتێکدا بۆ جێبەجێکردنی یاساکە بڕەپارێکی زۆر پێویستە بووی لە سندوقی خانەنشینی هەبێت. پێتان وایە هەرێمی کوردستان دەتوانێت یاخود ئەمە نابێتە گرفت و کێشە لە نێوان هەرێم و بەغداد بۆ جێبەجێکردنی یاساکە؟ والله ئەوە لە سلای وزارەتی دارایی عێراق و وزارەتی دارایی هەرێمی کوردستانی من ناتوانم لەسەر ئەو بابەتە هیچ ڕوونکردنەوەی بدەم. زۆر باشە ئێستا ژمارێکی زۆر لە خانەنشینان چاوەڕێن بەڕاستی هیچ زانیاریەکی نوێ لایەوە هەیە بۆ ئەوەی کە ئیتر ئەم چاوەڕوانیە کەی کۆتایی دێت کە چاوەڕێ ئەوەن یاساکە بچێتە بواری جێبەجێکردنەوە و ئەو جیاوازی کە لە موچەکانیان دروستە بێت وەری بگرێت. والله ناژم يعني ئەوەی لای حکوومەتی ناوەند و لای حکوومەتی هەرێمی منێ تر بزانکەی لەسەر اتفاقات چۆن ناکرێ من ئەوە هیچ وردەکاری نازانم منیش يعني وەک ئەم خەڵکە
ئێمە ئێش خۆمان ماغانە ئەەکەین و ئەینێرین بە خەزینە وردبین بکرێ و ئەوەی لا حکومەت دەمێنێ لا ئێمە نییە بزانم چۆن ئەکرێ و چۆن ناکرێ. زۆر باشە کەواتە من دەمەوێت وەکو دواپرسیار ئەوە بکەم کە خانەنشینانی هەرێمی کوردستان باوەڕێی ئەوە بکەن کە ئیدی گرفت و کێشەیەک بۆ دابشکردنی موچەکانیان نایەتە پێش بێجگە لە جێبەجێکردنی یاساکە بۆ زیادکردنی موچەکانیان لە کاتی خۆیدا موچەکانیان وەردەگرن هیچ ڕێنماییەک لای ئێوە هەیە؟ نایژم یانی ئەوە لای ئێمە نییە ئەوە لەسەر گفتوگۆی حکوومەتی ناوەندی و حکوومەتی هەرێمە ئەگەر کێشە دروست بێ کێشە دروست نازانێ ماوەکو بەڕێبەراتەکان خانەنشین هەموو بەڕێبەراتەکان لای ئێوە هەموو ڕێکارەکان تەواو کراون بۆەوەی کە یاساکە جێبەجێ بکرێت هەموو ڕێکارانی کە وەزارەت داوایانەکە بۆ خانەنشینان جێبەجێتان کردوون؟ ئێمە جێبەجێ کراوە ئەوەی موچەی خانەنشینان و حازرە و نایژم دیۆکە داوامان کردووە تا سەعاتێک تەوامان کردو لست و فیشەی موچەی مانگی حوت بە یاسای نوێی 2014 عێراق ئەمڕۆ نردمانە بۆ باقی کەلار و کفری و حتا مزەکەری دەفعەکەیش ینی نردمانە بۆ خەزینە وردبینی کراوە شاوەری ئەمری سەرفین بەس ئەمری سەرف بیکرێتە چەک و چەک بکەین بۆ کەلار و کفری و موچە داباش بکرێت لەسەر یاسا نوێگە. زۆر سوپاس بەڕێز ئەرکان مەجید بەڕێوەبەری خانەنشینی گەرمیان سوپاس کە لەلارەوە لەگەڵم سوپاس بۆ ئێوەش پاتان لەگەڵ زۆر سوپاس دەستان خۆش بێ دەست خۆش بێ زۆر سوپاس بۆ ئێوەی بینەر کاتێکی خۆش